يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیماندارانی زۆر بەڕێز، میوانانی ماڵی خوای پەروەردگار، لە وەرزی بەهار داین. بە وشەی بەهار هەموو ماناکانی جوانی، نەرمی، خۆشی، بوژانەوە، نوێبوونەوە، ڕزگاربوون بە مێشکماندا دێ. وەرزی ڕزگاربوون لە سەرما، وەرزی بوژانەوەی دەشت و دەر، لەگەڵیشە وەرزی بوژانەوەی دڵی ئینسانێکی موسڵمان کاتێک کە دەچێتە دەشت و دەرێک و گەورەی و عەزەمەتی پەروەردگار لە دروستکراوەکان و لە مەخلوقاتیدا دەبینێ. سوپاس بۆ خوا کوردستانمان یەک پارچە جوانیە. ئەی ئێمە چی بکەین لەم جوانیەدا، لەم بەهارە قەشەنگەدا؟ خاڵی یەکەم بەبینینی هەر دیمەنێکی سەرنجڕاکێش و جوان، ئاو هەوایەکی خۆش، بۆنێکی خۆش، خواردنێکی بەتام و سەرنجڕاکێش، بینینی سەیرانگا و تافگەیەکی ئاو، خوای پەروەردگارت بەبیر بێتەوە کە ناوێک لە ناوە پیرۆزەکانی ئەلجەمیلە. خوای گەورەیەکێ لە ناوەکانی جوانیە. ئەوەی جوانیە ئەو دروستی کردووە. جوانی هەر مرۆڤێکی جوانت بینی، هەر گوڵێکی جوان، هەر وڵاتێکی جوان، هەمووی تەجەلای جوانی پەروەردگارە هاتۆتە سەر زەوی. ئەی دەبێ خوای پەروەردگار خۆی چەند جوان بێ. ئەوە تەنها لە قیامەتە ئیمانداران دەیبینن، خوا بە نسیبمان کە. ئەڵڵا کە بۆ خۆی ناوی ئەلجەمیلە، جوانیە، حەز دەکات هەموو شتێکی جوان بۆ بەندەکانی بڕەخسێ و هەیان بێ. لە صحیحی مسلمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: لا يدخل الجنة من في قلبه مثقال ذرة من كبر. هیچ کەسێک لە نێر و مێ، لە ژن و لە پیاو، لە کوڕ و لە کچ ناچێتە بەهەشتەوە ئەگەر بەقەدەر مسقالە زەڕەیەک کبر و خۆبەزلزانین لە دڵیا بێ. پیاوێک کە ئەم قسەی پێغەمبەری بی صلی الله عليه وسلم هەڵسا، وتی: إن الرجل يحب أن يكون ثوبه حسنا ونعله حسنا. أي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئینسانی وا هەیە تەبیعەتی حەزی بەشتی جوانە، هەمیشە حەز دەکات جلوبەرگی زۆر جوان و ڕازاوە بێ، حەز دەکات پێڵاوەکانی و ئەوەی لە پێایەتی کەشخە بێ، ڕازاوە بێ، جوان بێ، دیار بێ. دەترسم ئەو کەسە بەرکیبر بکەوێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: إن الله جميل يحب الجمال. ناوانیە خوا خۆی جوانە و جوانیەکانی خۆش دەوێ. الكبر، ئەو کبر و خۆبەزلزانینەی کە خاوەنەکەی دەباتە بەهەشت دووشتە. بەتر الحق وغەمت الناس، پێشێلکردنی حەق و ڕاستی و نەسەلماندنیەتی بە چاوسوک سەیرکردنی خەڵکیشە. لە مسنەدی ئیمامی ئەحمەدیشە ئەم فەرموودەیە بە جۆرێکی تر هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: لا يدخل النار من كان في قلبه مثقال حبة من إيمان. ئەو کەسە لە جەهەنەمە هەمیشە نامێنێتەوە و لە بەهەشت مەئویز نابێ ئەگەر بەقەدەر مسقالە زەڕە تۆوی خەرتەلە کە چاو و خەریکە نەیبینێ ئەوەندە ئیمان لە دڵتا بێ، دڵنیا بە ڕۆژە هەر دەچیتە بەهەشتەوە. هەر کەسێ بەقەدەر مسقالە زەڕەیەک ئیمانی هەبێ بە گەورەیی و وەحدانیەت و تاک و تەنهایی ئەڵڵا، بەڕاستی محەممەد و ڕێبازەکەی و بڵێ قیامەت هەیە، ئیتر زۆر زۆر گونەهبار بێ، ئەگەر چووشە جەهەنەم ئەبەدی لە جەهەنەما نامێنێتەوە ئیلا ڕۆژە بە بەهەشت شاد دەبێ. ئەو مسقالە زەڕە لە ئیمان لە ناو دڵی ئینسانە ڕۆژە ڕزگارت دەکا. بەڵام فەرمووی: ولا يدخل الجنة من كان في قلبه مثقال حبة من كبر. ئەگەر کەسێکیش بەقەدەر مسقالە زەڕەیەک خۆبەزلزانین لە سینە و دڵیا بێ و لە ناخیا بێ، ئەوە تا جەهەنەم نەبینێ و بە ئاگری جەهەنەم ئەو گەردە پیسە لا نەچێ بەهەشت نابینێ و ناچێتە ناویەوە.
پیاوێک هەستاوەتی یا ڕەسوول اللهی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إني ليعجبني أن يكون ثوبي غسيلا أي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من هەر خوا وای دروست کردوم بڕواو کە بەدەست خۆم نییە حەز دەکەم دایمەن جلەکانم خاوێن و وتوکراو بن غەسیل ئەوە دەگرێتەوە یعنی دایمەن جلی پاک و خاوێن تازە و نوێ وتوکراو و مڕەتەب بێ وەڕەسی دەهینەن بەدەست خۆم نییە حەزم لێ دایما بەیانیان قژم چەورکەم کە لە ماڵ چوومە دەرەوە ئێستا وەکو گەنجەکانی ئێمە نازانم جێڵە چی لێ دەدەن زۆر خەڵک وازانێ ئەوە بۆ گەنج حرامە ئەو سەحابە لەو زەمەنەدا لەو بیابانە عەرەبستانەدا فەرمووی ئەی پێغەمبەری خوا حەز دەکەم دایمە سەرم چەور بێ سەرم چەور بێ و جێڵی لێدەم و بیڕازێنمەوە و مڕەتەبی کەم و قژێکی مۆدێرن و جوانم هەبێ ئەوە حەزی دڵمە وشراك نعلي جديدا والله حەز دەکەم تەنانەت قەیتانی پێڵاوەکەشم کۆن نەبێ نەکەر پێڵاوەکەم هەر قەیتانی پێڵاوەکەشم ناودار و جوان بێ تازە بێ وذكر أشياء زۆر شتی گوت کتی ئەو حتى ذكر علاقة صوته فەرمووی والله سەحابەکە وتی حتى ئەوەندە حەزم لە شتی جوانە حەز دەکەم دەستکی گۆچانەکەشم تازە و جوان بێ لە خەڵکی جیاواز بێ بە سەردەمی ئەمڕۆ یعنی حەز دەکەم تەسبیحەکەی بەدەستمەوەی ناوازە بێ حەز دەکەم سیارەکەم ناوازە بێ حەز دەکەم موبایلەکەم شتێکی زۆر جوان و کەشخە بێ ئەمە حەزی دڵمە ئەی پێغەمبەری خوا ئەفەمینە الکیبری یا ڕەسوول الله تۆ بڵێ ئەمە لە خۆبەزلزانینەوە بێ ئەی پێغەمبەری خوا ماڵم وێران بێ بمخاتە جەهەنەمەوە لە ئیسلامەتی بەدەرم کە پێغەمبەری خوا فەرمووی لا ناوەڵڵا ذاک الجەمال و کاکە ئەوە جوانیە إن الله جميل يحب الجمال خوا چونکە خۆی جەمیل و جوانە حەزی لە هەموو شتێکی جوانیشە کە بەندەکانی هەیان بێ والله خوا حەز دەکات چی شتی جوانە ئەگە خوا پێت ببەخشێ و حەڵاڵ بێ و هی خۆت بێ هەر چی شتی جوان و ناوازەی یەخوا پیرۆزت بێ بەڵام خۆ پارێزە لە کیبر ئەوەیە ولكن الكبر سفیه الحق واصدر الناس ئەوەیە ملکەج نەبی لە ئاستی حەقا و بەچاوی سوک سەیری خەڵکیکە و خەڵکت لا بێ نرخ بێ کەواتە ئیمان لەگەڵ کیبرا بەیەکەوە کۆ نابنەوە خۆشەویستان ئیمان زۆر شت قبول دەکا بەڵام کیبر قبول ناکات نمونەی وەکو پەرداخی شیر بێنە پەرداخی شیر بێنە دوو پەرداغ ئاوی تێکەڵاو کەوتێکی هەڵدا هەر دەخورێتەوە هەر تامی شیرەکە دەدا و تێکی نەداوە بەڵام ئەو پەرداخە شیرە بێنە یەک دڵۆپ نەوتی تێکە تێکی وەردە دەخورێتەوە ئەو دڵۆپە نەوتە قبول ناکە قبولی ناکە ئیمانیش ئەو دڵۆپە قبول ناکە کە کیبرە بەڵام باقی شتەکانی تر قبول دەکا جا کیبر و خۆبەزلزانین کە ئینسان بە هیلاکە دەبا لە چەند خاڵێکە ئاماژەی پێ دەکەین یەکەمیان دەزانێ ئیسلام حەق و ڕاستە والله هیچ کەسێنێ نەزانێ ئەم دینی ئیسلامە ئەم قورئانە حەق و ڕاستە بەڵام ملکەج نابێ بەڵام ئینکاری دەکات تەسلیمی نابێ ئێستا هەیە نوێژ ناکە هەیە ڕۆژوو ناگرێ ئەهلی مزگەوت نییە سبحان الله خوای گەورە ڕەحمێکی پێ کردووە دەڵێ والله ئیسلام حەقە قورآن حەقە مزگەوت حەقە بەڵام من گوناهبارم و نایکەم ئەمە زۆر باشترە ئەمە خوای گەورە ڕۆژە هیدایەتی ئەدا بەڵام ئینسانێک نەعوذ بالله ئینکاری ئەم حەقە بکا بڵێ ئیسلام بە کەڵکی ئەم سەردەمەنایە ئەوە بەڕاستی ماڵوێران دەبێ دووەم ئینسان لە کاتی مناقەشەدا گفتوگۆ لەگەڵ کەسێکا دەکەی لە مەجلیسێکا بابەتێک دێتە پێشەوە یەقینت هەیە کە قسەی فڵان کەس حەق و ڕاستە تۆ نەت پێکاوە بەڵام نایسەلمێنی پێت عیبە بڵێ تەنەزول لە قسەی خۆم دەکەم ناڵی وەڵڵی ڕاست دەکەی وەڵڵی جەناب لەسەر حەقی من داوای لێبوردن دەکەم بڕوا بکە من وا تێ نەگەیشت بووم یعنی ئەم تەنەزولەت پێ زۆر قورسە هەر لەسەر قسە و ئینکاری خۆت سووری و دەڵێ دەبێ هەر قسەی من بێ ئەگە بشفڕێ هەر بزنە بە کوردی یان حیزبەکەی خۆم هەر چی بڵێ مادەم حیزبەکەم وا دەڵێ ئەوە هەموو دنیا بڵێ وانێ هەروایە ئەوە کەوە پێشێلکردنی حەقە ئەوەیە کە ئینسان ماڵوێران دەکات سێم لە ڕێشتنی ڕێگاوباندا ها پشوکتێری کەینەوە لە ڕێگاوباندا دەڕۆی قەدعەیەک نووسراوە لە 100 بڕۆ تۆ کاتێک گەیشتێ 130 و 140 یەقینت هەیە کە حەقت پێشێل کردو باوەڕکە دڵی خۆت پێت دەڵێ مرور و کامیرەشی لێ نەبێ ویژدانت پێت دەڵێ خراپت کرد هەر شتێکت توش ببێ خۆت ناڕەحەتی لەوەی لە حەق لاتدا حەق ئەوەیە 100 بۆ دیاری کردووی 80 بۆ دیاری کردووی حەق ئەوەیە دەڕۆی بۆ سەیرانێک بۆ سەفرەیەک ئەو جادەیە قەرەباڵغا ئەو خەڵکەش بە دوو یەکا سەریان گرتووە دوو لە ڕووی جەنابتان دەبینی کەسێک وەکو بزن هەڵدەتیزێنێ بەسەر خۆڵەکەدا جاوە چاوی لە خۆی نییە خۆزگە کامیرەیەکی بۆ دانەی دوایی خۆی ببینێتەوە کە بەسەر ئەو خۆڵەدا چۆن پێش ئەو خەڵکە دەداتەوە و سەبر و ئارامی لێ دەبڕێ ئەو پێشێلکردنی حەقە تۆش وەکو ئەو خەڵکە ئارام بگرە ئەو خەڵکە سەیری کرد چۆن سەری گرتووە لەسەر ئەو جادە و ئارامی گرتووە بە چەند دەقە چەند
مەترێک دەڕوە بەڵام ئەم ئارامی نییە تەپ و تۆز بەسەر خەڵکا دەکات دێتەوە سەرجادە دەڕواتەوە ئەوە پێشەلکردنی حەقە ئەوە بەڕاستی ئینسان ئەمە کیبرە تۆ خۆت لەو خەڵکە جیا کردەوە لە سەنگە سەیرانگایەکای ئەگە لە مەدیسابی هەمومان قسەمان وایە وەڵی حەیفە ئەو دەشت و دەروژینگەیە پیس بێ حەقا دەیزانی بەڵام سەی دەکەی ئێوارە کاتێک لە سەفرە و سەیرانەکەت ڕۆیشتوویتەوە ئەو هەموو خۆڵ و خاشاک و دەبێت فڕێداوە هەر لەوێدا ئینسانی موسڵمان ئێمە ئەگەر ئەم جومعە و جەماعەتەی خۆشەویستەکەم ئێستا جەنابە دروست کردوێتە ماڵی خوا یاخوا ماڵەکانی هەمومان ئاوەدان بێ ئەوە تا ڕوون نەکردوێتە شوێنشکە هاتوویە ماڵی خوا بەرهەمی ئەم جومعەیە دەبێت چ بێ لە سەفرە و سەیرانەکانماندا لە دەشتەکانماندا ڕوون دەبێتەوە ئەوە ئیمانی حەق ئەوەیە بە کردار بیسەلمێنین چوویتە سەیرانگایەک بە پوختی چوویت و بە پوختی بەجێت هێشت وەڵڵاهی ئیمانداری بە حەقی بە پیسی چووی سەیر دەکەی ئەو کەسەی دوێنێ لەوێ بۆ هەفتەی ڕابردوو لەوێ بۆ پاکی نەکردوێتەوە تۆ زۆر بەلاتەوە ئاساییە و گەورەی دەنوێنی پاژماوە پێشەوەی دانیشی پاژماوە و پیسەکانی ئەو کۆ دەکەیتەوە ئەیکەی عەلاگەیەکی ڕەشەوە دەیخیتە سندوقی سارەکەتەوە و دواوی پیکابەکەتەوە ئەمجا ئێوارەش هەر بە پوختی بەجێ دیاڵ واتە بە پیسی چووی بەڵام بە پاکی بەجێ هێشتەوە وەڵڵاهی نیشانەی ئیمانداریە نیشانەی ئەم جومعە و جومعەی بەڕاستی تەئسیری لەسەرت هەبووە ئیستفادە لێ کردووە کاریگەری لە کردار تا هەیە جوان بووی بەهارت جوان کرد بەڵام خوا نەخواستە بە پاچی چووی و بە پیسی بەجێت هێشت باوەڕکە بە خۆدا چوونەوەمان دەوێت حەقت زانی بەڵام بە کردار جێبەجێ نەکرد پێغەمبەر فەرمووی ئەوە ئینسان دەباتە جەهەنەم لە سەیراندا هەبوو بووی خۆی گەورە ڕەحمی پێکردی سیارەکەت تۆزێ لە خەڵک باشترە باخچەیەک و مەزرعەیەکی خۆت هەیە لە ناو خزمەکانتدا تۆ دەستڕۆیشتووی ئێوارە کە گەڕایتەوە سەردانی ماڵێکت کرد هەفتەیەک دوای ئەوە باسی مەکە بۆ خەڵک پۆزی پێ لێ مەدا بە زمانی سلێمانی پۆزی بەسەر خەڵکا لێ مەدا من وام کرد و وامان خوارد و بۆ کوێ چوم و جاوەی تۆ چێوەکەی سارەی خەڵکە و ئەوە کشکەی شوێن بوو ئەمانە بۆ خەڵک باس مەکە بەڕێزم هەموو خەڵک نیەتی باوەڕتان بێ ماو هەبوو چەند جار وتومە ئاژاوی لەسەر ئەوە تێکەوتوە عیبیان نەبووم خێزانە بە هەژاری خۆیان ڕاهاتون ئۆتۆمبیلی نییە باخچەی نییە مەزرعەی نییە پارەی نییە معاشی نییە نوەری نەگرتووە قەرزارە ڕاهاتوە لەسەر ئەمە میوانێک دەچێ یەکسەر ژنی ماڵەکە دەنگ و باسەکە دەکاتەوە ئەم هەفتەی ڕابردوو لە نەورۆزا چوینە فڵان شوێن ئەوەمان خوار وامان کرد ئەو جلەمان بەوەندە 100,000 کڕی ئەو سارەمان واگۆڕی یەکسەر قومبەلێک فڕێدرێتە ئەم ماڵەدا ماوە کە ڕۆیشتن یەکسەر شەڕ و هەرا دروست دەبێت جارێ تەلاق دروست دەبێت دڵی ئینسانە کاکە پیاوەکە تەحەموول دەکا سەیەکەی کوڕەکە ئەمجا تەحەموول ناکا کچەکە تەحەموول ناکا ژنەکە تەحەموول ناکا ئەو بۆ خۆی ڕاهاتبوو لەگەڵ ئەمەی خۆیدا تۆ بۆی باز مەکە ئەوە بەکەم زانینی خەڵکە بحسب المرء من الشر أن يحقر أخاه المسلم سەروەرمان صلى الله عليه وسلم فەرمووی بەسە بۆ ئەوەی ئینسان گونەهبار و شەڕانی بێ لای خوا بەدبەخت بنووسرێ کەوە چاوی سوک سەیری خەڵکە کە پۆست بەسەر خەڵکا لێدا واللهی دڵنیا بە ئەوەی ئەمڕۆ هەتا ئەو خانووی ئەمڕۆ لە لاد ئەوەندە جوانە لەوە جوانتر نییە ئەو سارەی لە هەموو شتێ بەلاتەوە بە نرخترە ئەو کەلوپەلەی بە تەواوی مەعنا دڵت پێی خۆشە بڕواتان بێت چەند ساڵشکی پێچە لەبەر چاوت ناشرین دەبێت هەر خۆت لێی بێزار دەبی هەر لەبەر چاوت کۆت دەبێت ئیتر بۆچی پۆست بەسەر خەڵکا لێ دەی بۆچی شتێک کە هەر عەدەمە بیر بکەوە خوارد لە بەهەشتا ئەمانەم هەبێ لەوێدایە کە شتەکانمان کۆن نابن لەوێدایە شتەکان ڕەواجی ئەسڵیان هەیە ئەمەی دنیا بەخوا هەرچی هەمانە کام جلوبەرگەی جوانە دوای ساڵێک ئەبێ خۆت وازی لێبێنی کام خانووی بە دڵی خۆت دروستت کردووە دوای 10 ساڵی تر لەبەر چاوت ناشرین دەبێت هەر خۆت حەزت پێی نامێنێت سیارەکەت موبایلەکەت هەموو کەلوپەلەکانی ماڵەکەت هەروە خەڵک بە چاوی سوک سیر مەکە دووەم ئەم بەهارە جوانە ئەم ژینگە جوانە خوا لەبەر خاتری ئێمەی مرۆڤ دروستی کردووە دەیت خوا با ئێمەش جوان بین واللهی ئەو دەشتورەرە چەند جوانە کە دەبینی ئەو خەڵکە بە نایاسایی دەڕوە تەپوتۆز بەسەر یەکا دەکا شەڕ دروست دەبێ هەرا دروست دەبێ خوێن دەڕژێ پۆلیس و ئاسایش دەچێت خۆ جوانەکەت بەرچاو ناکەوێت تو خۆ سەفرە و سەیرانیشت بەرچاو ناکەوێت کە ئەوانە دەبینی کابرا بەسەر خۆشی دێتەوە ماڵی خۆش و خەڵکی ژوێران دەکات لەولاوە جەنازە دێتەوە خوا هەمووی بۆ جوانی بۆ ئێمە دروست کردووە بەڵام یەک شتی کەمە مرۆڤی جوان ئەگە مرۆڤی جوان هەبێ هەمووی جوانە بەتایبەت کوردستانی ئێمە لەم وەرزەدا هەمووی جوانە لەسەر ئێمە پەچی کەوتووە دەتخوا با ئێمەش جوان بین خوا فەرمووی ئەو هەموو جوانێ بۆ تۆی ئینسان ئەی ئینسان تۆش جوان بە جا جوانی بەڕێز دەکەم هەر ئەوە نییە جەستەت جوان بێ باڵات جوان بێ چاو برۆت جلو بەرگت کەشخە بێ ئەخلاقی جوانی لەگەڵ نەبێ هیچە جمال الجسم مع قبح النفوس كقنديل على قبر المجوس كابرايك بأجر پرستي مر بيو لقبرا بي
شرای لەسەر هەڵکەی سوودی پێدەگەێنێ ناوەڵا سوودی پێ ناگەێنەوە قەبرەکەی ڕووناک ناکاتەوە ئینسانیش با جەستەشی جوان بێ با جلوبەرگەکانی بای چەند سەد هەزار دینار بن و مۆبایلەکەی بای چەند وەرەقە و ئەوانە بێ بڕوا بکە ئەگە ئەخلاقی لەگەڵ نەبێ ئەخلاقی جوان نەبێ هیچ نییە چەند کەس دەبینی بەخوا بە دموچاو جوان نییە بڕوا کە بە ڕوخسار جوان نییە سەرنجڕاکێش نییە لە ژن و لە پیا و لە کوڕ و لە کچ هەممان نەمان بینیەوە بەڵام کاتە سەیەکی چەند بە وەفایە سەیدەکەی چەند بە ڕەحم و بەزەیە سەیدەکەی چەند بە ویژدانە سەیدەکەی چەند دەوازوعی هەیە خۆی بەکەم دەزانێت و تەکەبوری نییە سەیدەکەی چەند دڵی پاکە لە ئاستی خەڵکە چەند زمانی شیرینە چەند دەستور دڵکراوە و سەخی تەبیعەتە واللهی لەلات جوانترین ئینسانە وایە نەعەن چەند کەست بینیەوە ئەو دەموچاوەی ئەو ئەخلاقە جوانی کردووە چەند کەسیش هەیە لە ئافرەت لە پیا و لە جوانیە لە قیمەدایە بەڵام وەرە یەک ڕۆژ ڕەفاقەتی بکە چۆن بەرچاوت دەکەوێت هەرچی سیفاتی ناشرینەتیا کۆبەتەوە پەنا بەخوا ئەڵێ خۆزگە هەر نەمبینی خوایە وەکو ئەم جەستە جوانەت پێبەخشیوم کە سەیری ئاوێنەی دەکرد کە لەناو گۆزەی ئاوا سەیری خۆی دەکرد دەوێت فەرمووی خوایە سوپاس بۆ تۆ کە ئەم جەستە جوان و ڕێکە شیرینەت پێبەخشیوم خوایە ئەخلاقیشم جوانکە ئەها خەڵق لەگەڵ خولوقە جەستە جلوبەرگی جوان ئەمانە باشن بەڵام ئەخلاقی جوانی دەوێت بە ئەخلاق بێڕازێنەوە لە قورئانە لە سێ شوێنە جەمیلمان هەیە فەصبر صەبرا جەمیلا قورئان دەفەرمێ ئارام بگرە بە ئارامگرتنێکی جوان ئارامگرتنی جوان لەگەڵ کافرانە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمەی لە مەکە بۆ هاتە خوارەوە ئەی محەممەد صلی الله علیه و سلم ئەو کافرانە قسەی ڕەق دەکەن ناشرین دەکەن ئازارت دەدەن ئارام بگرە ئارامگرتنی جوان بەڵام سەبرەن چی جەمیلە قورئان هەموو شەکان لە شوێنی خۆیان بەکارهێناوە سەبرەن نا بەڵام جەمیلە لەگەڵیا ئارامگرتنێکی جوان یعنی ئەوە نەبێت لە لای خۆی قسە ناکەی بەڵام دڵت پڕە دەچیتەوە ماڵەوە هەزار قسە دەکەی لەبەر خۆتەوە هەزار قسەی ناشرین دەکەی ناوان ببە هەر ئیهمالیکە کابرایەک عەزیەتت دەدا لە سەرجادە سارەکەی دەشکێنێتە سەرت هۆڕنێکت بۆ لێ دەدا فول لایتێکت بۆ لێ دەدا ها ئازاری دای ئارام بگرە ئارامگرتنەکەت با جوان بێت جوانیەکە ئەوە هیچ نەکتۆ لە دڵی خۆش تا جنێوی پێمەڵێ بڵێ دەی خوای گەورە هیدایەتت بدا بڵێ بەخۆم خۆم نایەنوە ڕیزی تۆوە تۆ تووشی بەڵای خۆ دەبی بە من تووشی شەڕی تۆ نەبم ئەمە سەبری جەمیلە کەسێک بە شێوازێک ئازاری دای ناڕەحەتی کردی دەبینی سەیدەکەی ڕێگا قەڵەباڵغا ها ڕێگا قەڵەباڵغا بە تایبەتی لەم وەرزانەدا کە دەچینە دەرەوە هەمووان تووشی ئەو ناڕەحەتیە دەبین سینەت تون دەبێ سەعاتێکە کیلۆمەترێک نەبڕیوە ناڕەحەت دەبی دەی ئارام ناگری چیەکەی لە سارەکەت خۆت فڕێ دەی نەخێ هە دەبێ ئارام بگری ئەمە هەموو دەیگرین بەڵام سەبری جەمیل کە قورئان داوامان لێ دەکا ئەوەیە جوێن مەدە جوێن بە حکومەت مەدە جوێن بە کار بەدەست مەدە جوێن بە خەڵک مەدە دەست مەکە بە کوفرکردن ئارام بگرە لە جیاتیەوە سڵاوەتێک لەسەر پێغەمبەری نازدار لێدە صلی الله علیه وسلم بڵێ وەڵی تا لەم قەڵەباڵغی ڕزگارمان دەوێ مناڵەکان وەرن با 100 سڵاوەت لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم لێ دەین 100 سبحان الله بکەین وەڵی کاتەکە دەڕوا نە جوێنت دوتووە کۆمەڵە ذیکر و تەسبیحاتت کردووە ئازاری دڵ و دەرونی خۆشن نەداوە خۆ هەموو خەڵک دەبێ ئارام بگرێت چی دەکەی بە کۆپتەر ناڕۆی بەڵام سەبری جەمیل ئەوەیە جوێنیشت بە کەس نەدا خۆشل لە کەس تووڕەن نەکرد مۆڕەشن نەکرد ماڵ مناڵەکەی خۆشل لە سارەکەی عەزێن نەدا کاتەکەمان بە زیکری خوا و بە تەسبیحات و یان هەر ئەوە بۆ نمونە دوای ئەوە وەرن بایەکی نوکتەیەکی خۆش بژێڕینەوە ئاراممەگرت پێ دەکەنین و کاتەکەش بۆ خۆی دەڕوا قسەشمان بە خەڵک نەگوت قورئان دەفەرمێ فەصفەحی الصەفحە الجەمیل لێبوردە بە بەڵام چۆن لێبوردنێکی جوان لێبوردنی جوان ئەوەیە لە کەسێک بوراوی بەسەر چاویان مەدەوە بڵێ من عەفوت دەکەم بەڵام زانی چیت بەرامبەر کردم ئەزانی چیت گوت چیت گوت یەک لاپەڕە مەلەفی بۆ هەڵمەدەوە بڵێ خوای گەورە لێمان ببوورێ من تازە عەفوم کردی ئەوە لێبوردنی جوانە حەزەتی یوسف سەیدنا یوسف سەلامی خوای لەسەر بێ براکانی خستیانە بیرەوە بەڵام ژنی عەزیزی میسر خستیە سجنەوە سجن قورسترەیان بیر چونکە لە بیرە لە سەتاسەد لەوە چێتێدا چی ئەگە ئەو کاروانە نەهاتایە هەتا ڕزگاری نەدەبوو تیا دەچوو بەڵام لە سجنە لەوانەیە عەفواتێکی پاشە و سەرکردە دەرچێت بەر عەفواتکەوی دەردەچی ڕۆژە لەوانەیە سجنەکە بشکێ و ڕاکەیت دەسەڵاتەکە بگۆڕی احتیمال هەیە کەچی کاتێک کە براکانی عەفو دەکات لە بەرچاوی باوک و دایکیە لە بەرچاوی باوکیە براکانیشی لەوێن دەڵێ وەقەد ئەحسەنە بی ئیذ ئەخرەجەنی منە السجن خوا گەلێ چاکەی لەگەڵ کردوم کاتێ منی لە سجن ڕزگار کرد باسی بیرەکە ناکە مادام براکانم عەفو کردم کوڕە دەبێت باسی مەکە ئێوە منتان خستە بیرەوە بەڵام خوا منی لە سجن ڕزگار کرد باسی بیرەکە ناکە کەسێکت کە عەفو کرد ئیتر هەر بەسەر چاوی ئەمەدەوە ئەوەت کردو وات کردو بەڵام من عەفوت دەکەم نا وەڵڵا لێی گەڕێ باوەڕکە خۆی لە بیرێتی پێویستی بە تۆ نییە سێمیان هەجڕ جەمیل پشتێکردنێکی جوان
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوا فەرمووی واصبر على ما يقولون واهجرهم هجرا جميلا. ئەی محەممەد صلی الله علیه و سلم ئەو کافرانە کە بەرەوڕوود دەبنەوە قسەی ناشرین دەکەن ئازارت دەدەن بەرامبەر بەخوا بێئەدەبی دەکەن، بەڵام تۆ کاتێک کە گفتوگۆ لەگەڵکردن قسەی جوانیان لەگەڵ بکە ئارام بگرێ لە سەریان کە مەجلیسەکەشت بەجێ هێز بە جوانی بەجێ بێڵە. من زۆر جار مەلام بینیوە بانگخوازم بینیوە لەها لەسەر تەلەڤیزۆن قسەیەکی مکەبەرەکەی فڕێدا تووڕە دەبێ مەجلیسەکە بەجێ دێڵێ ئەوە پێچەوانەی قورئانە. مادام چووی ئەبێ زۆر بە هێمنی مەجلیسەکە بەجێ بێڵی بڵێ خوا هیدایەتی هەموو لایەکمان بدە. ومێدەوارم گفتوگۆیەکی هێمنانەمان کردوێ من ئەوەی حەقە پێم وتووی تۆش ئەوەی خۆت وتوتە بە حەقی دەزانی خوای گەورەش لە ڕۆژی قیامەتە حەق و باتڵ یەکجا دەکاتەوە. ئەبێ بەم شێوە یان مەچۆ یان نابێت تووڕەبی. قورئان دەفەرمێ کافرەکەت بەجێ هێش بە تووڕەبوونەوە بەجێ مێڵە. هەجڕا جەمیلا پشتێکردنێکی جوان. یعنی لە دینی ئێمەدا سبحان الله ناشرینیمان نییە، تووڕەییمان نییە، عەسەبی بوونمان نییە، حتا سبحان الله ناڕەحەتترین شت خوا پەناماندا ئەو کاتەیە کە ئینسان ژنەکەی تەلاق دەدا کە خێزان هەڵدەوەشێ کە منداڵ سەرگەردان دەبێ. خوا لەو کاتەشا چی دەفەرمێ؟ دەفەرمێ فەمەتیعوهن وەسەرریحوهن سەراحا جەمیلا. ئەو پیاوەی کە ژنەکەت تەلاق دەدەی ئاگادار بە لەو وەختەشا بێبەشی مەکە، زوڵمی لێ مەکە، هەد بوو ماڵی بدەیە، پارەی بدەیە، شوێنی بۆ دابین کە ژیانی دابین کە ئەمجا بە جوانترین شێوە لێی جیابەوە. چۆن دەستی باوکیت ماچ کرد لە ئەوڵەوە بڕۆ دەستی باوکی جارشکە ماچکەوە بڵێت جاران خوشک و برا بووین پێشەوەی هاوسەرم بی ئێستاش هەر دەبینەوە خوشک و براکە من خیانەت لە خوشکەکەم ناکەم، عەزیەتم نادەم، غەیبەتم ناکەم، بوختانت بۆ ناکەم. سبحان الله لەو وەختەشا ئیسلامی ئێمە هەر جەمیلی هەیە سەراحا جەمیلا. با قسەکانت جوان بن وەقولوا للناس حسنا لەگەڵ هەموو خەڵکا قسەت جوان بێ. ئیمامی عومەر کۆمەڵە خەڵکێکی بینی لە دیار ئاگرێک دانیش بوون فەرمووی ئەسسەلام عەلەیکم ئەهل الضەو، سەلامی خواتان لێبێ ئێوە کەسانی لە دەوری ڕۆشنایی دانیشتون پێی ناشرین بوو بڵێ ئەسسەلام عەلەیکم ئەهل النار، ئەهلی ئاگرەکە، چونکە ئەهلی ئاگر بۆ دۆزەخە. هات چەند وشەکانی هەڵبژار ئەهلی ضەو، ئەهلی ڕۆشنایی و ڕووناکی، نەک ئەهلی ئاگر. ئافرەتەکانی زمانی سەحابە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەند بە ئەدەب بوون، چەند زمانیان لە وشە جوانەکان بەکاردێنا و لە وشەی ناشرین خۆیان دەپاراست. ئافرەتێک دێتە خزمەت ئیمامی عومەر سکاڵای حاڵی خۆی دەکات لە دەستی مێردێک کە بە تەواوی معنای ئیهمالی کردووە. دوو وشە دەڵێ گەورەی مسلمانان یا ئەمیر المؤمنین ئین زەوجی صەوام قەوام. هیچ شکاتی کەم نییە ئەم دوو کەلیمەیە دەڵم ئەی ئەمیری بڕواداران، ئەی لێپرسراوی مسلمانان و کاروباری خەڵک، ئەی قازی هاوسەرەکەم مێردەکەم دوو سیفەتی هەیە سەوامە یعنی سیغەی مبالغەیە، هیچ ڕۆژێ نییە ئەم پیاوە بە ڕۆژوو نەبێ، جەژنی لێ دەرکەی بە حەیاتی 112 مانگ لە بەیانیەوە تا ئێوارە بە ڕۆژووە. قەوام ئەوە ڕۆژێ نووسۆ ئەمجا شەوێ خەوی نایە حل لە بەیەوارەوە لەسەر بەرماڵە لە دوای نوێژ عیشا تا بانگی بەیانی ڕۆژێش بە ڕۆژووە، هیچ شکاتی کەم لەسەری نییە. سەیری ئەم ئەدەبە یعنی هەر بە تەواوەتی ئیهمالی کردوم. ڕۆژێ ناچێ وەکو خەڵک کاسپی بکە و پاروێنانمان بۆ بێنێتەوە لەگەڵ ماڵ و منداڵەکە ما بیخۆین. ڕۆژێ ئیهمالی کردین، زەخیرەمان بۆ نایکا، کەسابەت ناکات بە ڕۆژۆ و نووسووە. شەویش نایە کاری شەرعی بکە، من بۆیە شوم کردووە کەسێ لە پاڵ مابێ. ئەم پیاوە هەر لەسەر بەرماڵە تا فەجری بەیانی، یعنی لە هەردوو بارە کۆمەڵ وێرانی کردوم، بەڵام نەیگو پیاوێکی گەندەڵ و گەلۆر و بێکار و ئێستا ئافرەت بێ هەزار و شەیوا بۆ مێردەکەی دەڕازێنێتەوە بە دوو شەی جوان سەوام قەوام. ڕۆژێ هەر بە ڕۆژ و شەوێ هەر شەو نوێژ قسەی تر منیە. ئیمامی عومەر حاڵی بوو مەسەلەکە چییە؟ لەوێدا شکواکە جێگای خۆی کرد. ئەمە ئەدەبە، ئێمە دەبێت ئەم جوانیە لەم ئیسلامەوە فێربین، ئەم بەهارە جوانە بەم زمانە شیرینەمان خۆشەویستان و ئیماندارانی بەڕێز جوانترکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی لەگەڵ سەحابەکانە بوو ئەبوو دەردە دەفەرمێ فەرمووی ئینەکم قادیمون علی ئیخوانیکم، خەڵکینە ئێستا ئێمە دەگەڕێنەوە بۆ شارەکەمان لە سەفەر بوون. فأصلحوا رحالكم ولباسكم، تخوا ئەوا مەچنەوە ناو شاری مەدینە، بالا دەین لە دەرەوەی مەدینە لە سەرکانی و ئاوێک وڵاخەکانتان خاوێنکەنەوە، ها سارە نەبووە، وڵاخی سواریەکانتان پتەکێنن تەپتۆزی لێکەنەوە زین و ئەو بەرگی کە لەسەر پشتی وڵاخەکەی بیتەکێنن بەم تەپتۆزەوە مەڕۆنەوە ناو شاری مەدینە، با خەڵک ئەوانەمان بینێ. وەلیباسەکم، ئەمج لە تەپتۆزاویانە خۆتان مەکەن بە ماڵا، سەر و مێشکتان بشۆن، سەر و خشتان دابێنن، جلەکانتان پتەکێنن، ئەوەی جلی تازەی لەبەرە با لەبەریکە پێ با لەبەریکە بە جوانی بچنەوە ماڵەوە. حتى تكونوا في الناس كأنكم شامة، تخوا ئێوەی مسلمان با لە ناو خەڵکیدا وەکو خاڵی سەر ڕوومەت دیار بن، ها کەسێک خاڵێکی بە ڕوومەتەوە دوو گەورە بێ لە ناو خەڵکە هەموو دیارە لە دوورەوە دیارە. فەرمووی تخوا مسلمان حەق وایە سیارەکەی ئۆتۆمبیلەکەی وڵاخی سواریەکەی ماڵەکەی مزگەوتەکەی گەڕەکەکەی شەقامەکەی جلوبەرگەکەی پێڵاوەکەی ئاوا پاک و خاوێن بێت لە ناو خەڵکە بڵێنەوە مسلمانە. وەڵڵی ئێستا ئەی پێغەمبەری خوا بەداخەوم
سەلات و سەلامی خوا لەسەر بێت تۆ پەیامی خۆت گەیان بەڵام بەداخەوە لە تەواوی جیهانی مسلمان لە جیهاندا هەر شوێنە پیس بێڵێنەوە مسلمانی لێ نیشتەجێ بڕۆ ئەو ئەوروپایە گەڕەشێک پیس بێڵێنەوەی مسلمانانە ئەوە یان سۆماڵیان ئەندەنوسیان عێراقیان کوردستانیە فڵان شوێنە پاک خاوێنەکە ناپارێزین لەو سەردەمەدا پێغەمبەری خوا دەی فەرموو نابێ وڵاغ بە پیسی بچێ ئێستا لە ئەوروپادا سیارەیەک ئەگە قوڕێک لە ئێرانی ژوایە لە تورکیا ژوایە سیارەیەک بە قوڕەوە بچێتە سەر جادە غەرامە دەکرێت دەبێت کەسێک بێ ئەو جادەیە بشواتەوە چۆن ئەو جادەیەت قوڕاوی کرد یان دەبێت تایەکان خاوێن کەیتەوە ئەم جا بڕۆیتە سەر جادە ئەوەی لە یاسای ئەمریکادا کابرایەک بەفر بەسەر سیارەکەی بەو بەفرەوە بڕاتە سەر جادە کەسێک تووشی حادیسەیەک بێ دەبێت غەرامە بکرێت لەوانەیە ئەو فڵچەی تۆ بەفرەکە فرەدا و بەرجامی ئەەکەیەوەی تووشی حادیسەیەکی بکات بچێتە ژێر سیارەکەی و بخلیسکێ ئەبێ خاوێنی کەیتەوە ئەم جار چی دەسەر شەقامەکە ئەوە پێغەمبەری ئێمە سەڵسەڵام 14 سەدە لەمەوبەر ئەمەیدانا با لەناو خەڵکە دیار بن خوا ئەمەی پێخۆشە لە کۆتایی وتارەکانشماندا دەڵێن ئیسلام هەمووی جوانە شەریعەتەکەی هەمووی جوانە لە جوانیەکانی ئەوەیە ناشرینیەکانی خۆی ناسەلمێنێ فەرمێ مادام فڵان کەس وای کرد ئەم سەحابە وای کرد ئەم عالمە وای کرد ئەم سەرکردە موسڵمانە وای کرد ئیتر چونکە ئەو کتوێتی هەر ڕاستە نەخێر غەڵەت لە کەس قبوڵ ناکە ئیسلامی ئەمە جوانیەکەی لەوەدایە حەزەتی خالیدی کوڕی وەلید هەموو ناو مەمبیستۆ سەحابەیەکی گەورەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە زمانی جاهیلیەتە زۆر دژایەتی ئیسلامی کرد ئوحود بەهۆی ئەوە مسلمانان شکان بەڵام کاتێ مسلمان بوو پێغەمبەری خوا فەرمووی سەیف الله المەسلولە شمشێری ڕووتی خوایە و لەسەر زەویدا ئیسلام بەو عەزیز بوو جارێک لە شوێنەکە پەلامەری شوێنێکیدا بە حساب فەتحی بکە و ڕزگاری بکە ئیجتیهادی شەخسی خۆی بەکارهێنا هەر بە بیری زمانی جاهیلی بیری دەکردەوە ویستی خەڵکەکە بە زۆر مسلمان کە ئەوەتیان سەبا نانگوت ئەسلەمنا واتە لە دینێک چوونێ ناو دینێشکە وتیبە بەڵێن ئەسلامەکەمان قبوڵە ئەوە بە حساب بۆ ئیسلام دەکوڵە خەڵکەکەی گوت و فەرمووی سەریان بڕن بیان کوژن وڵڵا سەحابەکان وتیان وەڵڵا نایان کوژین فەرمووی بیان کوژن وتی بەخوا نایان کوژین هەر کەسە دیری خۆی بکوژێ وەڵڵا نایکوژین بە عەزیەوە هاتنەوە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا فەرمووی دەستەکانی بەرز کردەوە فەرمووی اللهم إني أبرأ إليك مما صنع خالد بن الوليد دوو جار لەسەر یەک فەرمووی خوایە تۆ بە شاهید بە من لەو کارەی خالیدی کوڕی وەلید بێبەریم لەو کارەی خالید خەریب بوو بە زۆر بە سەربڕین دینی ئیسلام بەسەر خەڵکا فەرزکە خوایە لەو کارەی خالید بێبەریم یعنی ئەگەر خالیدی کوڕی وەلید کارێک بکە و لە دەستورەکان و پرەنسیپی ئیسلام دەرچێ خوایە پێغەمبەرەکەت و خوای گەورە لێی بێبەریە بۆیە حتا دێر زەمان کابرایە کات بە ناوی ئیسلامەوە بە ناوی هەر شتێکەوە کارێکی کرد لەگەڵ دەستوری ئیسلامدا نەدەگونجا بنەما ئەساسیەکانی قورئان و سوننە و ڕێبازی ڕەسوول اللهدا نەدەگونجا مسلمانان لێی بێبەرین خوا و پێغەمبەری خوا لێی بێبەری ئەگەر سەحابەش بێ دیارە کەس حەدی ئەوەی نێبگاتە پلەی خالیدی کوڕی وەلید و سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دوو پیاو هاتنە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکیان شکاتیە بوتی ئەی پێغەمبەری خوا بەخوا نیومەتێک دەبێت بستێک زیاترە ئەو پیاوە هاتوۆتە مڵکەکەمەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی باڵگەت هەیە نووسراوت هەیە حدودێک هەیە شاهیدت هەیە کە ئەوەی ئەو پیاوە ئێستا سنووری لێ دیاری کردو مڵکی تۆیە وتی نەوەڵڵا ئەی پێغەمبەری خوا نە شاهیدم هەیە نە نووسراوم هەیە نە تاپۆم هەیە نە بەڵگەم هەیە پێغەمبەر فەرمووی دەی ئەم کابرایی بەرامبەرت داوای سوێندی لێ دەکرێت وتی دەکوابێ هەر بڵێ پای پێغەمبەری خوا بۆ خۆت بەخوا ئەو سوێندی بە درۆوانە نازانێت پێغەمبەری خوا فەرمووی هیچی کەت بۆ نییە ئیلا ئەوە نەبێ ئەو سوێند بخوا تۆ بەڵگەت نییە تۆ بەڵگەت نییە دەی ئەم سوێند بە قورئان دەخوا بەخوای گەورە دەخوا بانجی کابرای کرد و فەرمووی ئاگادار بە تۆ ئێستا سوێند دەخۆی کە ئەو مڵکەی خۆتەوە هی ئەو نییە بەڵام یەک قسەت پێ بڵێم وە لە صحیحی مسلمان فەرموودەیە هاتووە من اقتطع أرضا ظالما لقي الله وهو عليه غضبان وپنا بخوا هر کەسێک یەک پارچە زەوی بچکۆلەی کەسێک داگیر بکە مافی خۆی نەبێ و حەقی ئەو نەبێ و داگیری بکە ڕۆژی قیامەت کە دەچێتە حزوری خوا لێی تووڕەیە خوا لێی تووڕەیە فەرمی ئاگال لەوە بێ جا ئەمە بە کابرایەک بفەرمێ کە بە سوێندێکی بەدرۆ بێوێ عەرزێک داگیرکە کە لە سوێندی بەدرۆدا نەکەس کوژراوە نە تۆ بوتارە بەکار هاتووە نەکەس خوێنی ڕژاوە پارچەیەک زەوی بچکۆلە چەند مەترێک داگیر کراوە ئەی ئەگەر حکومەتێکی زلهێز بێ و ئەرز و خاکی وڵاتێش کە داگیرکە بە تیارە لێدا بە تۆب لێدا سەدان خەڵک کوژرێ وێرانی بکە خەڵکەکەی دەربەدەر و ئاوارەکە وا کابرا چەکدارەکە کە ئێو ژنە ئەو پیرە ئەو منداڵە شیرە خۆرە بەسە زمانە ئەو کابرای هەموو سەرۆت و سامانی دنیای دوکانەکەی بوو ئەو خانۆ شڕەی بوو ئەویشت پێڕەوا نەبینی معقولە تۆ لە تورکیاوە بچی بۆ عەفرین لەوێ وێرانیکەی معقولە کابرا تۆ لە بەغاوە بێیتە سەر کەرکووکێک کە لە دێر زەمانەوە کوردستانی خۆمانە لەوێ ئاگری نەورۆزیشت پێڕەوا نەبینێ بەوانە دەڵێن ئەگەر خۆتان بە موسڵمان دەزانن ئەگەر خۆتان بە سوننە و شیعە دەزانن ئەگەر خۆتان بە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەزانن و بە حساب قورئان دەخوێن و شیعاری الله ئەکبەر بەرز دەکەنەوە
ئەو پێغەمبەری خوا دەفەرمێ ئەگەر کەسێک بە سوێندێکی بەدرۆ کە نەخوێنی ڕشتۆ نەهیچی کردووە بەس ناحەقی کردووە خاکی یەکێک داژی کە با چەند مەترێک بێ خوا لێی تووڕەیە ئەی ئەگەر تۆ خاکێک داگیرکەی کە هی خۆت نییە کە سنووری خۆت نییە کە مڵکی خۆت نییە کە ناسنامەی خۆت نییە کە مێژووی خۆت نییە بەس ئەوەندە تۆ هێزت هەیە ئەو نیەتی ئەبێ بە دڵنیابی خوا لێت تووڕەیە جا حەد ناوێک لە خۆت دەنێ هەر دروشمێکی ئاینی بەکاردێنی ئەمە فەرمودەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئیسلامی ئێمە نەک ماڵی خەڵک تاڵان ناکە لە زمانی عومەری کوڕی عەبدولعەزیزا لە سەدەی سەتی کۆچیدا ئافرەتێک نامە بۆ خەلیفەی موسڵمانان دەنووسێت لە دیمەشقی سووریا ئەی عومەری کوڕی عەبدولعەزیز من ئافرەتێکی مەسیحیم ناوم فەرتونەت السەودا ڕەشپێستم قیبتیم خەڵکی میسرم حەوشەی ماڵەکەم زۆر نزمە داهاتم لەسەر مریشک بەخێوکردنە و کولانەی مریشکم هەیە ئەگە فریام نەکەون کەسێکی بێکەسم نەمێردم هەیە نەکوڕم هەیە نەکچم هەیە نەخزمم هەیە مەسیحێکی بەتەنهام لەو شوێنەدا لەو گەڕەکەدا دەترسم چەقەڵ و ڕێوی ئەوانە مریشکەکانم خۆنیان دز بیان دزێ تکایە فریام کەوە لە میسرەوە نامەی ئافرەتێکی مەسیحی بێکەسی ڕەشپێست دەگاتە خەلیفەی موسڵمانان نێو سەردەما خەلیفەی دادپەروەر یەکسەر نامە بۆ ئەیوبی کوڕی شەرحەبیل دەنووسێت لە وەڵامەکەیە یعنی محافیزی شاری میسر پارێزگار ئەیوبی کوڕی شەرحەبیل ئەو ماڵە دەدۆزیتەوە بەهانایەوە دەچی حەوشەی ماڵەکەی بۆ چاک دەکەی کولانەی مریشکەکانی بۆ پتەوە دەکەی هەر زەرەدێکی لێ بکەوێت دەبێت تۆ بیبژێری چونکە ئەوە هاوڵاتی ئێمەیە ئیسلامی ئێمە بۆ مەسیحیەک ئەوا دەکات خەلیفە لێەوە دێتە سەرخەد و محافز دەنێرە بۆی چاکە ئەبێت دەوڵەت ئەمە حەقی بخوا جۆن کەسێ بە ناوی ئیسلامەوە بڕوا مەڕ و بزن و ماڵی خەڵک تاڵانکە بۆیە بەداخەوە بە ناوی ئیسلامەوە زۆر شت دەکرێت و ئیسلام بێبەریە ناحەزانی ئیسلامیش بە فرسەتێکی زیاڕینی دەزانن ئەها کاکە ئەو مسلمانانن ئەوە فڵان کەس نوێژ دەکا ئەوە فڵان کەس بە ناوی قورئانەوە وای کرد کاکە ئێمە ئەوە بەڕاستی ئەوان دڵسۆزی کورد نین ئەوە ناخیان پڕە لە دژایەتی ئیسلام لەم فرسەتانەدا دەیخۆزنەوە ئەوەی ئیسلام بەکاردێنێ بۆ زوڵم زۆر تاوانبارە ئەوش بەرامبەر بە ئەو ئەم وەباڵە دەخاتە سەر ئەم ئیسلامە پاکەی ئێمە دەوێت مێشکی گەنجەکان و کوردەکانمان لێتێکدا لەو تاوانبارترە ئەوانە کوردی ڕەسەن نین و دڵسۆز نین ئەوانە هەل دەقۆزنەوە خۆشەویستان هەموو شاهدین حتا وەکو خەریتا بەدەستی مسلمانانەوە بووە وەرن سەیرکەن مووسڵیش و کەرکووکیش لە ویلایەتی کوردستاندا بووە ئەوەی کە ئێستا کورد شانازی پێوە دەکا ئەڵێ کەرکووک کوردستانە مووسڵ کوردستانە شەنگال کوردستانە عەفرین کوردستانە بە خەتی مەلای کورد نووسراوەتەوە سایکسپیکۆ مەلا نەیکردووە قورئان نەیکردووە موسڵمان نەیکردووە هەموو خەڵک خوێندەوارە بۆ تێناگەن ئەوە سایکسپیکۆ ئەمریکا کردی بەریتانیا کردی فەڕەنسا کردی خۆ جیهانی ئیسلام نەیکرد خۆ مەلای مزگەوت نەیکرد خۆ دەست بە دەست نوێژ نەیکرد ئەوە بێدینان بوو ئێمەیان دابەش کرد ئێستاش جارش کە هەر بە نەخشەی خۆیانە وەکو بێدژینیان کردوین وریابن بێدینمان نەکرد یا ڕەبی خۆی دین و ئیمانمان پارێزراوکەی خوای ئیسلامەکەمان عەزیزکەی خوای پەروەردگار ئەم ئیسلامە کورد بە پاشی باوەشی پێدا کردووە خوای تۆش ڕەحمی پێ بکەی خوای ئیسلام بە کورد عەزیزکەی کوردیش بە ئیسلام عەزیز و سەر بڵندکەی یا ڕەبی خوا ڕەحم بە ئاوارانی عەفرین بکەی ڕەحم بە دەربەدەرانی کەرکووک بکەی خوای گیان ئێمە میلەتێکی مەزلومین ستەم لێکراوین خوای بێ بەهانا و هاوارمانەوە هەر کەس ستەممان لێ دەکا المنتەقیم تۆ تۆڵستێنی خوای تۆڵەی لێ بستێنی یا جەمیل ئەی ئەو کەسەی کە خۆت سەر چاوی هەموو جوانێکی جوانمان کەی بە ئەخلاقی جوان بە دەستەی جوان بە ڕەفتاری جوان بە زمانی جوان خوای ئەم کوردستانەمان گەلێک جوانە یا ڕەبی خوای بۆمان جوانترکەی بەرەکەتی خۆتی بەسەرا بارێنی خوای لە دوژمنان بمان پارێزی یا ڕەبی خوای ئەم ئەمن و ئەمانەش لە ئێمە تێک نەچێ ڕەحم بە برا کوردەکانیشمان بکەی لەو شوێنانی کە دەربەدەر و ماڵ وێران بوون یا ڕەبی خوای شیفای نەخۆشەکانمان بدەی ڕەحم بەدڵ بە خەمەکانمان بکەی هەر کەس ئاژاوی خێزانی هەیە خوای ئیسلاحی حاڵی بکەی خوای ئیسلاحی حاڵی بکەی هەر کەس دڵ ناڕەحەتە و نەخۆشی دەرونی هەیە خوای پەروەردگار بە گەورەی خۆ دڵی خۆشکەی و لەم بەهارەدا سینەی فراوان کەی و ڕەحمی پێ بکەی عاقبەتی هەموو لایەکمان بەخێڕی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون